یەکێتی نیشتیمانی کوردستان سەرجەم پێکاتەکانی مووسڵی بۆ قسەکردن لەسەر داهاتووی پارێزگاکە و پێکەوە ژیان کۆ کردەوە. لاور شێخزۆنگی لێپرسراوی ئاژانسی پاراستن و زانیاری سلاش زانیاری باسی لە مووسڵی دوای داعش کرد کە پێویستە یەکتر قبولکردن و پێکەوە ژیان بە ئاشتەوایی بکرێتە بنەمای بنیادنانی مووسڵێکی نوێ دوای داعش. وتیشی ئەوەی بەسەر ئیزدەکان داهاتووە بە هیچ شتێک قەرەبوو ناکرێتەوە. لێپرسراوی مەڵبەندی نێنەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان دەڵێت دەمانەوێت پەیوەندی پێکاتەکانی مووسڵ بەهێز بێت وەک چۆن ئێستا هەمووان لێرە پێکەوە کۆبوونەتەوە ئەوە داهاتووی مووسڵیش بە هەمان شێوە بێت. ئامانجی ئێمە لە کۆکردنەوەی ئەم هەموو خوشک و برایە لێرە تەنها بۆ ئەو بۆکە زمانی دیالۆگ پەرە پێ بدەین و ئاشتی خوازی پەرە پێ بدەین. وەکو باسم کرد مەترسیەکان لە دوای ئازادکردنی مووسڵ کۆتایی پێنایە، مەترسی زۆر لەمە گەورەتر چاوەڕوانمانەکە ئەگەر ئێمە هەمومان دەست نەخەینە ناو دەست بۆی بتوانین ئەم وڵاتە بەیەکەوە بپارێزین. ئەوەی بەسەر خوشک و برایە زیدیەکانمان هاتووە هیچ شتێک لەم دنیای نییە کە بتوانێت تەعویزی ئەویان بۆ بکاتەوە کە بەسەریان هاتووە بەڕاستی و هیچ کەسێک ناتوانێت تەعویزی ئەویان بۆ بکاتەوە. زیدیەکانمان برینەکەیان ئەوەندە قوڵە ئێمە دەبێت بە دڵێکی فراوانەوە هەر گلەی و گازەندەیەکیان هەبێت لە هەر کامێکمان دەبێت بە دڵێکی فراوانەوە قبولی بکەین. ئامانجی ئێمە لەم بانکێشتن و کۆبوونەوەیە تێکەڵاوبوونی زیاتر بەهێزکردنی پەیوەندیەکانمان بۆ ئەوەی کە بتوانین چۆن ئێستا لێرە نمونەیەکی جوان لە هەموو پێکاتەکانی مووسڵ حزوریان هەیە ئایندەی مووسڵیش بە هەمان شێوە لەسەر دەستی هەموو پێکاتەکانی مووسڵ بنووسرێتەوە و ژیانی نوێی تیا دروست بکرێت بۆ گەڕانەوەی مووسڵ بۆ ئاشتی و برایەتی و پێکەوە ژیانێکی حەقیقی. یەکێتی نیشتیمانی کوردستان خەباتێکی دوور و درێژی کردووە تەنها لە هاتنی داعش و ڕوبڕبوونەوەی داعش و هەروەها ڕزگارکردنی ئەو ناوچانەی کە لەژێر دەسەڵاتی داعشا بووە لەو ماوەیەدا 130 شەهیدمان داوە. لە دوای داگیرکردنی مووسڵ لەلایەن داعشەوە سەرجەم پێکاتەکانی پارێزگاکە بە ئیزدی و مەسیحی و ئاشووری و پێکاتەکانی تر ڕوبەڕووی کارەساتی گەورە بوونەوە بە تایبەت ئیزدیەکان کە ئەو خۆیان دەڵێن تا ئێستا برینەکانیان ساڕێژ نەبووە. بۆیە نەتەوە پێکاتە جیاجەکانی مووسڵ ئاماژە بۆ دەکەن پێویستە هەموو پێکاتەکان پێکەوە بە ئاشتەوایی مووسڵ ئاوادام بکەنەوە دەبێت هەوڵی چەسپاندنی یەکتر قبولکردن بدرێت و داواکاریەکانی دانیشتوانی مووسڵ جێبەجێ بکرێت تاوەکو بتوانێت شارەکە زیندوو بکرێتەوە. ئێزدیەکان بە بارودۆخێکی خراپدا تێپەڕین تووشی کارەساتی زۆر گەورە و ناخۆش بوون لەسەر دەستی ڕێکخراوی تیرۆریستی داعش و ژمارەی زۆریان بوونەتە قوربانی پاشەوەی داعش پەلاماری شنگالیدا لە مانگی ئاوی ساڵی 2014 تا ئێستا خوێنی برینەکەمان ساڕێژ نەبووە. ئەوان بە هەزاران شن و منداڵ و پیاویان ڕفاند و چەندین مامەڵەی خراپیان لەگەڵ کراوە کە دژی هەموو مافەکانی مرۆڤە. پێویستە هەموو لایەنەکان بەشداری بکەن لە پێناو دووبارە زیندووکردنەوەی ڕۆحی پێکەوە ژیان و ئاشتی فراوانکردنی فەرمانگەی چاودێری کۆمەڵایەتی بۆ ئاسانکردنی بەڕێوەبردننی کارەکانی نینەوە کردنەوەی چەندین بنکەی ڕاهێنان و کۆمەڵایەتی و دەرونی. مووسڵ بە عێراقی بچووک دادنرێت لەبەرەوەی سەرجەم پێکاتە و نەتەوە جیاجەکانی عێراقی لەخۆ گرتووە. ئەو عێراق بچووکە لە دوای داعش پێویستی بە جارێکی تر بنیادنانەوە هەیە لە سەبناغەی پێکەوە ژیان و ئاشتەوایی. دەست پێشخەرەکەی کەتی لە کۆکردنەوەی پێکاتە و کەسایەتی و ڕۆشنبیرانی پارێزگاکە بۆ ئەوەیە کە مووسڵ ببێتە یەکەم شاری عێراق کە سەرجەم پێکاتەکان یەکتر قوڵکەن و بە ئاشتەوایی پێکەوە بژین. ئارام عەبدوڵڵا، کورسات نیوز، سلێمانی.